جبوان غريب كان أبرزود ريباني أبوان غريب كان أبرزود ريباني خوابدي باكر مي وغريب كان سيدك وتاني وجرك بالإيمان وشي ولا تسرقون كوت باڵاخانەی چەم دێواونەکەی تۆ بانە ناو وەگەڵ ئاساونەکەی تۆ تکەش عاجز کرد خەیاڵت تێشدا عازیز بۆ جارێ پا بنێر پێشدا بینەران و وەشەویست و ڕۆژهەڵاتیوی و بەرنامە و ئۆرۆمونی جا درێژە و بەرنامەکەمانە بە 19مین بەش و بەرنامە و ئۆرۆمونی ئامێنمێوە خزمەتتە دەستا وەش بۆ دیارە هەرجە لاپەڕەکە و فەیسبووکیانە و جا سەر و یوتوبیەوە پشگیری خاصوی بەرنامێ تاکردن دەستا وەش بۆ بەڕاستی و چەند سوعالێک تا ئاراستە کردیمێ هەرجە شار و پاوێەوە گێرمێش یا جا دێهات و ژنێنی و ژان و ژاوەڕێەوە جە شارەکە و نۆسوویە و نۆچشێ و دیڤێری یاگیترەوە مەمنونێتانمێ کە نەقد داگرت پێشنهات دادا کە فرەتر بوو بەڵام پەروین خانمە جە شار و پاوێەوە پێشنیارش پێک یاسێ بێنمێ کە زەحمەت کێشدێ دیارە خۆ ئێمە هیچ زەحمەتی نیە ئینە وەزیفە وێمانە کە بەرنامەکەمە پی ڕەواڵەیە بەردەوام ببیمێ فەرماوە بێش کە بەشکەم گۆرانێکە تا بە تەمامەتی بڵاو کردەوە بەڵام باتەوەجە بە مەجال و بەرنامەکەمە هەر بەڕاستی من داوە عەفوێ کرد و هیوادارانەکە مەجال ما فرەتر بۆ کە بتامێ فرەتر پەرەپی بابەتێما دێمێ ئارۆ جە درێژە و 19مین بەرنامێنە مێمانداری دوێ وەشەوی سەماکردن جا بەش و وارین و کوردستان و باشووری یان پانیشت و کوردستانی مامۆستا ئەمین زەڵمی کاک سوبحان هەورامی دیارە فرۆکەسا هەورامان و وارین یا هەورامان و پانیشتی فرۆکەسا ماچاش کێ بەڵێ ئینە بەس جز و هەورامان و لەهۆنیە بەڵام ئێمە چنددەگەیەوە هەنێ کە جز و پسە وێمە ماشمێ هەورامان و تەختێنی پسە مامۆستا ئەمین و حاجی زەڵمی خەڵک و بەرحەڵ زەڵمی جەڵابیەی زەڵمیە و بۆ مامۆستا وە کاک سوبحان هەورامی یا سوبحان گەچینەی ئالیس ئیناسەر و خەریتە و نەخشە و ئارۆ و هەورامان و تەختێرە دیارە ئێمە هیچ گەرکمەنیا چێگە چی لێ ڕاستە نەواسمێ جیاوازیە یا جیاوەکردێ وەشکردمێ بەڵام تەبعەن مشۆ ئی پێناسەما بە مامۆستا ئەمین لیسانسش هەن جا کامپیوتەرەنە و بەرپرس و ڤەڵین و سایت و گۆڤار و تەلەڤیزیۆن و یاواچ و یەکەم تەلەڤیزیۆن و هەورامی ڤاچ و کوردستانیا بە نامۆ تەلەڤیزیۆن و ژیوەی کە ئینا دەستەوە پسەوەش فەرماواش کارەکەش بەڕۆڕاورە و دووبارە دەست بەکارکردەوە هیوادارێنمێ کاک سوبحانیچ هەرپاسێکی عەرزم کرد خەڵک و گەچینەیە و چەند ساڵێوی بە بەردەوامیە هەرپاسێکی وێش فەرماواش بەهۆ بەعزێ هەرمانە سیاسیاوە بارودۆخی سیاسی هیزی و ئارە و کوردستانیە نەتاوانش فرەتر بە پەرە بە خوێندن و بە وەنتەی دەرس و بەعزێ چێوادۆ بەڵام وەشبەختانە تا ئارۆشکی ئارون بە بەردەوامی خەریک و هەرمانن پێی گەشەدەی و خزمەتکردەی فەرهەنگ و کولتور و کەلەپور و هەورامانی هەر پاسێکی وەچش فەرماوەش بەرپرس و چەند ساڵێ ڤەڵتەری بیان بەش و خوێندکاران و منتەقە و هەورامان و پانیشتی مامۆستا گیان فەرفرە خێر بێدێ زەحمەت تاکێشە بەرنامەکە تا ڕەنگین کردەوە
هەر بەڕاستی یاگۆ شانازیمانە کە تەشریف تا ئاردن دیارە هەر پاسەکە خزمەت و بینەران عەرزم کرد بەش و ڕاستە هەڵقۆ و نۆزدەیەنە بەش و نۆزەیە بەڵام بەش و دوو فەرهەنگ و هەورامانیە ئی بەرنامەمە ماشەڵڵا جەنابیشتا هەردووە بەڕێستا شارەزایی فرەفرە خاستە هەنجە فەرهەنگ و کولتوریەنە عەرزم کرد یاگۆ شانازیمانە کە تەشریف تا ئاردن پسە یەکەم پرسیاری هەرپاسە من پێناسەیەوم کرد خزمەت و بینەرا وەشەویستەکانمانە جەناب حەزکەر و پێناسیوی کورد فەرماوی سەروێتەوە و منیانی خزمەتەنە سپاس بێت و دەستبەشی تاوانەکەر و سڵام و ڕێزێکی من پێی بینەرە وەشەویستەکە و ڕۆژهەڵات تیڤی بە تایبەتی ئی بەرنامە هەورامیە کە هەرچەند دێر دەستش پە نەکرد بەڵام تاومی واچمی جەئیسەوە هەنگامەوە خاستە نە پەیانەیە زیاترێ مەشتاوە گرد و شاشەکەوە کەناڵە کوردیە کە هەنێ هەر یاگێ هەر بەشێوە کوردستانی نەباتاوە بەرنامەوەشا بۆ تایبەت و بە هەورامانی چونکایی بەڕاستی پێسە زانێکی ماچە تاریخ و هەر میلەتێوە پێوەستا بە تاریخ و ئەدەبیاتەکەی شۆ ئەگەر ئێمەش گێڵمەوە پێ کوردی ڕاستە بەداخەوە کورد مێژوێ سیاسی نووسیاوەژ نییە ئەگەر بوویچش خەڵکو بەر و کوردی نوویستن بەڵام تاریخ و مێژوو ئەدەبیات و کوردی کە گێڵیوە تەنیا ئەشۆ جەسەرچەمەکەش جەهەورامانەوە وەرگێڵیوە تەنیا تاوی جەهەورامانەوە پێناسە و کوردبیە وێڵکەری پێناسە و بێ و نەتەوە و کوردی تەنیاشۆ سەرچەمەکەش پێ هەورامانی گەڵنیوە پسە جەنابی تا باستاکرد من نامیم ئەمین حاجی زەڵمین خەڵکو دەگا زەڵمینە جە هەورامان و تەختی جەبەش و باشووریشەنە ساڵە و 1970 کە واسمێ بە سەبت کریانە ناوێم 1970نا جە دەگا زەڵمی جە ئەدەبیانە وانایم جە کۆمپیوتەر نەتەمامنان و نزیکە و 8 ساڵێ پێ 9 ساڵێن خەریک و کار و ڕۆشنبیرینا چاوەتەر شعرم بیێنێ تاوانم شعری بنووس و بەڵام پا هەسیە کە ئێمە ماچمێ بە هەسی دەسم پە نەکردەوە نزیکە و 9 ساڵێ پێ 10 ساڵێن و ڕاوبەر و کەناڵ و تەلەڤیزیۆن و ژیوای بێنە یەکەم تەلەڤیزیۆنی هەورامی کە مەرزیانەرە و بەداخەوە ئیسە بۆنە و کۆمەڵێک گرفتی مادیوە کە ئیسە هەن مردان و ڕاوبەر و ڕۆژنامە و ژیوای و سایت و ماڵپەڕ و ژیواینا و یۆناجە دامەزرێنەرە یاخود ئانیشا و دامەزرێنەر و سنتەر و کولتوری ژیوای کە ئیناجە هەورامانەنە فڕخەسە مامسەگیان دەسەکە وەش بۆ هیوادارانە نموناو فرە بۆ مامسە سپانگیان کاک سپانگیان جەناب بفەرماوە پێناسەوە پێی بینەرامەکەرە سپاس و دەستڕۆشی پێی بەرنمەیە ئی دەرفەتێکە دریا بە ئێمە ڕەنگە ئێمە چێوێ ئەو تۆمانەوە پەنە بەڵام تامێت تیشکە وزمی بەشێجە بەرنامەکە بە ڕێزی تا دەوڵەمەند کەرمێ پەنەش پێسە مامۆسامینی فەرماوە بەرنامەکە تا دێر دەست پە نەکرد بەڵام ڕەنگە تا بۆش دلێ بینەری و بیسەری نەیاگەی وێش کردێ بۆ شۆ کە چەند وەختێوەن بەردەوامە و ڕەنگە خزمەتی خاستا کردەوە من سوبحان فێرۆز گەچینەی ساڵ 1970 جەشارەتەکە خوڕماڵی جاهەیە بێنە و چەند پۆستێوەم بڕێن بە پێسە بەرپرس و کۆمیتە خوێندکاران و لاوان هەورامانی بە زروفی سیاسی نەتوانمانای تەوامی بەڵام هەرجە کۆمەڵگەی نەبڕیانارە ئیسە دەچن کردن بەکاری هونەری بەڕێبەر و گروپ و یانە و سیاچەمانی ناکە گروپێک کەلتوری هونەری و ئەدەبی فرەخەسە دەسڵ وەش بوو سبحانگیانمەوە خزمەت مام سامینگیان جەنابڵ باتەوەجە بە ئارە و بیەی هەورامانی یعنی قسە جۆغرافیە دیارە ئێمە خۆ بەرنامەڵەکان بەرنامەڤەڵینەکانشمانە بەس وانێماکردن ئێمە مەتامێ سنووری وی دیاری کریا و پێهۆرامانی بنیەمێرە پێ نمونێ بە فەرز ئارۆکێ گەرەکم نییە مۆزۆکە بلون لێ فرە سیاسیش واسمێ بەڵام ئێمە بینمێ 51 دێهاتمە هەنێ جە پارێزگە و مووسڵ یەنەکە ئیسە بەداخەوە ئینێ دەس و بەرحەڵ ئی چەکدارە دڕندە بەرحەڵ مەزان واسی و ئی کلمێشە پێ بەکار و بێشعورە و نەتەوە ینی ژیڤەی ئارویە ینی داعشی 51 دێهاتیمە هەنێکی بەداخەوە 21 دەهاتیشە من ئاخرین خەبەرکی بۆم ئینا دەس و ئایشاوە یعنی وەکو پسە هۆرامی باچەکە یا واسمی گۆرە نشینەکە گەرکم نییە ئارزم کرد واتمینێ فقط پسە ئاشکاکردەوێ بوو وەجە هەورامیەکە و تورکیەی پسە زازاکە و باجەڵان و زەنگەنەکە
بابێمەوە پسر و لاوێ مارێ یعنی پسە پانیشت و کوردستانی و وەرە ئەمە و کوردستانی پسەواسمی ڕۆژڵات و کوردستانی کێمە فقط ژاورۆنە یێڕە شش دەگەیمە هەنێ باشە جەنابڵ فەرهەنگی تاریخی فەرهەنگی پێی کۆگە گەڵ نییەوە یعنی تاریخی فەرهەنگی و ئەدەبی هەورامانی پێی کۆگەش گەڵ نییە و پێی چ سەردەمانێش گەڵ نییە وەڵی گچینە مەسەلیا 55 دەگایە کە ئێمە باسشاکەرمی 55 دەکەی کە بە شەبەگە شناسیێنینە ساڵە و 1637 وەختێکە شعباسی سەفەوی یا وەچمی سەفی کوڕ و شعباسی سەفەوی چنی خان ئەحمەد خانی تێکیشیە و ئارێ نزیکە و 40,000 کەسا بێنێ کە قەڵاو زەڵمی شاجیاستێنە لوێنی منتیقە و مووسڵی و چاگە منێنێەوە ئا هەورامی کەیسەی نەچاگە ئا هەورامی هەر ئا هەورامێنێ کە واسمێ باسکریا و کە ملا ئاگێ دماوانێ باجەڵانێکی و ئەوێ تەرەی ئێچی پێی سنوور و جۆغرافی دەسەڵات و ئەردەڵانیەکای گەڵاوە بەڵام مەسەلی لۆڕەکە ئەمە گەرەکماوە باس و جوگرافیای کەرمێ ئانی گەڵاوە پێیوەڵی ئیسلامیچ چکای شعرەوە بابا سەرهەنگی دەویدانی هەنێ وەختێک کە ئیسلام بە نامی فتوحاتی وەمەی منتیقەیەدا گیرکەرۆ باسوانەی کەڕۆ کە سەرهەنگم دەودان ئەسکە نامی من سەرهەنگم دەودان چەنی ئێرمانان مەگەڵم هەردان مەگەڵم پەری ئاینی کوردان ئینەگە تەماشەشکەری وەڵی ئینە شعرە هورمزگانی ما هەنێ کە هورمزگان ڕمان ئاتران کوژان وێشان شاردەوە گەورەکان ئینەگە تەماشەشکەری ئینە بە یەکەم دەقی شعری کوردی مێژووی پێناسە کردیەوە کە ئی دەقە هورمزگانەکە کە تاوی گەڵنیشۆ پێی نزیکە و 1400 ساڵا چێوەڵتە کە منتەخە و شارە زوورینە ئی هینە نووسیان ئی دەقە شعریە نووسیان و منن ڕاستە کە واسمی نامەوە نیەنە کە واسمی ئی شعری دقیق نەو نامی کەسیەوە بۆ بەڵام جەساسەوە گەڵ ناشە پێیا وەختی چکە باس و ئانەی کەڕۆ کە ئیسلام ئامان دماوانێ ئاوێرگەیەکیش ئاتەشگەیەکیش وەڕنێنێ دماوانێ گەورەکییا کەسێک کە بەرپرسی بێنێ کە واسمیجە هەنوو ئاتەشگا و زەردەشتیەکانە دین و زەردەشیش بێن و تاوی ئانەی واچی کە خەڵکو و هەورامانی دماین قەوم بیان ڕۆژهەڵات و ناوەڕاستی نەلوان سەر و دین و ئیسلامی ئایج بە زیاتر 450 پێ 500 ساڵا دماوانەیە کە ئیسلام حکومی منتیقەیشە کردن ئادی هەروێشان ناندەس و ئیسلامیەوە دمایی ئێمە تاوامێ بە چند خاڵێ واسمی بە چند بەرگێ و پۆلێنش کەرمێ فۆم کەرە من قسەکە بڕوو یەکەم تاریخی کە تاریخ و تەبەریەنێ مەچەمە پەنەگنە و بەنسبەت و بەش و وارین و واسمێ ڕۆژڵاتی کوردستان یعنی واسمێ گەر هەورامان واسمێ ساڵە دووەسەڵحۆتی قەمەریە کە تاریخی تەبەریەنە سەبت کردیان کە سپە و ئیسلامی ئامێنە دیارە باسەکەم ئەمە فرەترانە نییە بەڵام دووەسەڵحۆتی قەمەریە کە تاریخی تەبەریەنە سەبت کردیان کە سپۆ ئیسلامی ئامان و شار و پاوێژ پسە ناوەندیوی پسە لێ ڕاستە و بەرحەڵ هۆرامی باچەکە داگیرشکردن بەڵێ فەرماوە بەڵێ نا خۆ ڕاستە ڕەنگایەوە بۆ پاوە بەڵام بەچن بختی یاوان پاوە چاوەڵتەر خوا شارەژێر نەبێن خۆرماڵ دەبێن کە تەماشەکەری ئێمە حتا دماوانێکە کە هین یاقوتی حەمەوی کە کتێبەکەشنە باس و مجمع بلدانی نەکەرەوە وەختێک کە خوا ڕاستە دماوی ئیسلامی بێن بەڵام کە وەختێ مەی باس و ئاسەوار و قەڵاو ئاوەختێشەکردن باس و خورماڵی کەڕۆ یا باس و شار و گوڵعەمبەری کەڕۆ ئینە خۆ چێوەیەکی خۆ گەڵاوە وەڵیانێنێ تاوی ئێمە تاریخ و ئەدەبیات و ئێمە مێژوو ئێمە نوویستەوە ئێمە ئینە بەتەنیا بەچن مەرحەلەوە بۆ تاوی مەرحەلەی سەدەی یەکەم و دووەم یا دووەم یەرەمی قەمەری هیجریش واسمێ ئانە ماچیشمەنە ئینە شعرەوەنە کە شعرە و هورمزگانی بێنە هەر باس وا ساڵا کەڕۆ کە هەر ئاسەدە بێن کە واسمێ پاوە کە پاوە گیریان دماوانەچە کە باس و لڕستانی کەڕ بابا سەرهەنگی دەویدان کە ئاج هەردیسانەوە چێگە چەند خاڵەوە جەوهریە پەیەمە ڕوونە بۆوە وەروانێ هیچ کەسێ وەڵی هەورامینە باس و کوردیە وێژ نەکردنش تەماشەکەرە بە درێژایی مێژوو کوردی ئێمە
مێژوو کوردی کە وڵتەری جاماژەم داپەنە ئێمە پێسە مێژوو کوردی مێژووە سیاسیمانە هەر کەسێک کە مێژوو نووسە بۆ بەر و کوردستانیەوە بێن خۆمە تامی مێژوەکە وەختێکە باس و جەنگەکە و ئەسکەندەری مەقدۆنی کەرمی وەختی ئەسکەندەری مەقدۆنی هێزەکەش منتەقە و دیژلێنە و ڕۆچاوم لەوە پێی گەرەکشا گەڵەوە پێی یۆنانی باسوانەیە کەڕۆ کە بە کاردۆخێکی نامێشابەرەوە جەباس و هێن و کوردستانینە تاریخ و کوردستانینە کوردستان و باکوورینە کۆمەڵە چێ باسکەڕۆ کە ئاوەختی ئەسکەندەری مەقدۆنی مەڕیان ئانە هێزشتن نەکوشیان کە وەختێ دێ کوردەکچە نەکوشتن گەرەکش بێن چاگەوە ڕەت بۆ بلەوە پێینی ئینە کۆمەڵە مێژوێنی حتا کۆمەڵە خەڵک سەرچاو مێژۆکە گەڵنەوە پێ وەڵی ساسانیەکە یا حتا پەیانەی هین کەڕۆماچۆ هەورامی نوویستەی هەورامی وەڵی ساسانیەکەش نەبیێن و حتا ئانەی ماچە کۆمەڵە برادری نوویستەیە شاهانێ باسوانە کەرا ماچە ساسانێکی ینی سان و سانەکە ئاچنی ماچی خان و خانە ماچی سان و سانە گڵاوە پەیانێک کە ماچە ساسانێکی ئەسڵ شاورامی بێن پێینەچە کە ئێمە تاکید کردنەوە کە ساسانێکی لێ هەورامانی نەژیوێن و ڕەنگە ئاوەختێکە بە هەورامی قسەشا کردی بۆ تەماشەکەری واری و ئەحماوایە دەرە زەڵمی کەم بۆ پاگەرە کابرات لێ باخینە ئەنە ماوەوە ساڵ 1990 خەڵکە فرە گەڵێ دلێ دەرەکەنە سکێ ساسانی فرێ یەرە چوار نوعسکێ بێنێ وێزە شاوێ تەماشەکەری ئێگەش هەر هەورامان یاگیانە بێن کە ساسانێکش چەنە ژیوێنی ئەگەر تاریخ و ئێمە چاوەڵتەرش گێڵنەوە بەڵام ئێمە گەرەکمانە چێگەنە سەر و خاڵەوە بلمێ کە ماچاشمانە تاریخ و فەرهەنگ و هەورامانی ئێمە تاریخ و فەرهەنگ و هەورامانی 1400 ساڵە جە شعرە هورمزگانی پۆلاوە چێوێ دەقی نووسراوەمانە یان قەباڵەوەمانە کەچانەی کۆنتەر بوو ڕاستە دماوایکی دەقی یارسانی هەنێ واچمێ بەڵام ئەی دەقە یارسانێکی مەتاویت و وزیشە قاڵبەوەکەی کیانیشەوە پێ 2000 ساڵە یاری 1000 ساڵە چێوەڵتر بەڵام چێوە کە دەقیق بۆ منە بۆ و حاضر بۆ وەرو دەسانە ئێمە تاوامێ تاریخ و ئەدەبیات و واچمێ هەورامانی گێڵن مێوە پێی سەدە و دووەم و هجری قەمەری کانشمە بە هجرە قەمەریش ماژمێ بە ساڵە واسمە کۆچی بەڵێ خۆ دروستەکەی هەر کۆچیەکەی زەواسمی کوردیەکەیش بەڵێ دەسوەش بوو ینی بەپۆ فەرمایشە کۆچە نابیل باتەوەجۆ بە ئشارە پێ ئید بە شعرە هورمزگان ڕەمان ئاتران کوژان ئەنشە بەڵێ تامی پێیانشی گەڵمیەوە فرفرە خاصە من مەوەخزمە تو جەنابیل دەسوەش بوو کاک سبحانگیان جەنابڵ من پاسە ئاگادار بیانی هەر پاسێکی فەرماوەڵ تا جاڵێ بێنی و تا ئاروشکە ئارون بە تەمامەتی خەریکین خزمەت و هەورامانی کردی و بەگشتی کوردستانی دیارە هەورامان من هەمیشەواتن بە تەئکید تا مامۆستای فەرماوە بەڕاستی ئێمە گەرگەرەکمان بۆ بنمێوە لێ مێژووە مارە بسنەتەوە کوردی یعنی ئەگەر هەورامانی سەرنج نەدەێمێ بە نەزەر من مەیاوی بە هیچ جاگەوە جەگەر خاڵێ وەرە یعنی کە تۆ بلی شەرەپەی فەرماوەکێ باتۆج بە زروفی باتۆج بە شرایەتی کە ئەمان بەرەوە پێڵ نەتوانەوە فرەتر بە پەرە بە وەنێڵ دەی بسە دەرزوانتەی و ئامۆزوعا باتۆج بە شرایەتی بەرحاڵ ئارە و هیزی کوردستان و وارینە کوردستان و پانیشتی دیارە ئینە یاگۆ شەنازیە پێ من بەرحاڵ کە یاوانە خزمەت ئینە ڕاستی بوو بەڵام ئارە و هەرمانەوە جەنابی و من هەر پاسێکی عەرزم کرد سەرەتەوە بەرنامەکەیەوە فەرماوەکێ جەنابڵ بەرپرسیارەتی یانێ بکەری بەنام و یانە و سیاوچەمانێ بەڵێ گەرەکمە بزانێ و فرەتر چێژ بیکە هانش دەی چێژ بیکە تەشوێقش کردی کە تۆ ئیانەتەن یارە وەم بەسڵ چێشە چی ئینێ من پێس جەناب ئاماژەڵ پەنەدا وەروانەی زروفی سیاسی اینجا ئەگەر نیشورە قسە باس سەر و ژیانی وێم کرد ڕەنگە بەچن بەرنامێتر کۆتاییش نییە بەرنامەکەی مەج سەر و ئی کار و چالاکینە کە ئارۆ خەریکەشەنمێ هین و هیزی نییە من هەست کرد و ئاماژە بەچێوە دە و وەڵی گچینە من بنەماڵەکەم بنەماڵەوە هونەرپەروەری بێن ناوچۆرەمانە من مامۆزا عوسمان کێمنەوی هەمەحسەن کێمنەینە هەرجە کۆنۆ خزمەت و مامۆزاشە بڵێ ئیتر منیش پێسە چێوە نەتوانم پێسایشە خۆی شانس نانە دەنگم وەرۆ بەڵام تاوانم بوارەتەر نە خزمەت کرد و من جە ساڵ 2010 هەوڵمدا گروپیەوە مەرزنرە بەنامی گروپیانە سیاچەمانەی ئی گروپیچە بەڕاستی تەماشەم کرد زوانی هەورامی کەلتوری هەورامی خەریکە هەرچەند وێژ کەلتورێەوە زیندەن کە مەفەوتیە بەڵام خەریکە
بەرەو کاڵبیە یۆملۆ خەریکە بەرەو کاڵبیە یۆملۆ جەورانەیە پێی جینی نوێی پێی چینی نوێی کە یاوا پەنە حەزمە کە زیاتر ئاشنێبە بە کەلتوری ئەورامانی یا ئا کەلتورەی کە هەنما نەفەوتیۆ تامی پارێزن مێر ئێمەی گروپمان دروست کرد سەرەتا مجموعه برادری راو رخلا دموکراتیکایی که توی اگه دزوشینه چون هر کس هاوکاری کرد تو ما با فراموش کردی پیوست کرد آماجش بنده این گروپ ما مرزناره با نام گروپ یانو سیاچمانه یکم برنامج ما وفد سوئدی همه بنوه که مقارنه و جصوت وش آنو سیاچمانه نکره البته من داری که رزگاری و که نوزاد نسولا بگیرش ما کرد ئێمە کەلتوری پێشکەش کرد ئاڵێکی کەلتوری وەشە پێشکەش کرد یا ئێمە قەنەعەتێک کە نزیک بێەوە هەند سەوتەکەنێ نەک ئەداکردەکەینە نەک کەلیمەکانی یاواتەکەینێ ئیتری گروپە پەرش سنتار و ئەمان وەشبەختان جە ساڵ 2013 جە بەڕێبەتی سنتەر ڕۆشنبیرەکە تۆمار کریان میزانیەوەش پێ داوین کریان و گەرەکمانە زیاتر خزمەتکەرمی ڕەنگە تایسە نەتاوەمەوە بەپا پێویستی پێیان ومە یاونمی ئێمە تا ئی دقیقە کە ئەرمانەماکردن تەنها بواری هونەریەکە ئەرمانەماکردنە بەڵام وەشبەختانە ئیسە دیوەخانێماکردنەوە بە نامی دیوەخانی فۆلکلۆری گەرەکمانە ئاچەوە فۆلکلۆریەک کە هەنێ پارێزن مێشە بارەکەژی ناخورماڵ جەوروانە ئێمە خزمەت و چین و توێژەکە وێما کەرمێ بەڵێ کوردین میوینامی کوردستانە بەڵام نەتەوەکە وێماوە دەستپەنەکەرمێ چین و توێژەکە وێماوە دەستپەنەکەرمێ من پەنەم خازبی بارەگا خورماڵ نەریۆرێ و پێسە مۆزەخانەوە چپەنە ئامان ئاچەوە فۆلکلۆری هەنێ جەنویستەی واتەی جەژنەی مەسەرەن چەوە دەستکردەکە لا لایمەوە پارێزیات چی من بەروشمەی چۆ داوا کردو مەسەرەن هەر کەسێەوە ئاچە وشەینە لاوە بە زەمانە لایمە بنیان شارێ وەشبەختانە گروپ و ژیوای بێ مەسەرەن چێ فرێژ لاوابێنێت تەنسیقمان پێوە چەنی مەڵبەندی ڕۆشنبیری تەنسیقی عالما هەن ئومێدەواری چەنان ڕوێجە ڕوا بێوەرە مەسەرەن گرما چیل و چەتێوە نەکوبیمەوە و یەک سنتەر نەهەرمانە هیوادارە دەست وەش بۆ نمونە زۆر بۆ کاک سبحانگیان بەرنامەجمان ئیتر ئەگەر دمایی بێ یای ساماژش پەنەدەوە نەمەوە خزمەتڵ بەڵام دەست وەش بۆ بەڕاستی هەرمانەوە خاصە هۆرگرتێنە دیارە فەرهەنگ و کولتور و کەلەپور و هەورامانی باسمێش ئینە چێو نیە هەنوو ئێساڵی و پاری و چەند ساڵە چێوەڵی بوو دیارە ئینە ئێمە باو باپیرانی مابسەین مەچ بابا گۆرەی پێشە ئاسێن مێجگا هەر بەڕاستی بەنەزۆرە من ئێمە مانان کەسی کچێ و یەک زەڕە یعنی وش بە بەرپرسیار بزانە وێژ بە مەسئول بزانە بە جەقەباڵ و فەرهەنگیشەنە دیارە ماچۆ گەرە تا ملەتی بژناسی گەرە تا کەسی بژناسی مشۆ تەماشۆ فەرهەنگیشکەری ئینە بسە واقعەتی دەست وەش بۆ بەڕاستی ئێمەش مشۆ خزمەتش کەرمێ ینی فەرماوی جەنابڵ ئیسە جەنابڵ داوەتکەری تەمام و هەورامی ڤاچەکە و گۆراننشینەکە کە بەیا و سەردان و سندەرکۆ جەنابڵ ئێمە بەرەما کریاوان هەر پێی سەردانی پێی تەماشەکردەی هەم پێی ئاچەوەچە کە هەنێ لاشاوە ڕەنگە مەسەرەن لا تۆ چێ لا من چێ و مۆزەخانەکەی ئێمەنە ڕەنگە مۆزەخانی چانی گەورەتەریش بۆ ئێمە چێوەکای ما بەخشمە پاگەی بەڵام تا ئی دقە ئێمەی نامی خزمەت و خەڵکینە ئاچێوا کۆ کەرمێەوە و نەفەوتیە فرەخاسە دەست وەش بوو هەر بەڕاستی نمونەوە فرە بوو هیوا و سەرکۆتنی سەرفستە پێم وازی تەژنەی یان وەلە سەودا و سەبووری کەفتە بێ من نەگێت دەریا کەی دووری دیم نەشئەی فێنک سێراوی سەردا شنۆی زندگیم ئاما و وەبەردا چێش خزر ناومەی تۆش ئاوردەوە دەک ڕستگاور بۆ ئەحیا و کردەوە یاوا پێم پەرێم زاڵ یەڵەی زاوری زگاوری زامت بێدەوەی کاوری مزاون و هاوفەرد پڕ شەرت و شۆن یاورم دڵداورم خەمخاورم چۆن بەڵام توش ئاوخر ڕەنجڵ بەردەبێ چنجاو ژاو ماور دووری و وەردەبێ پێشش وەستاونێڵ ئەی مەحڵەکەی سەخت فتوای لواودا لوا وەوەی وەخت زوانت وەختی ئێزنش طلب کرد لاڵ کەی نمە بۆ چەنی ئاوش ئاو چەند بێ پەیدینش بینا و ویشکەم بێ گۆش بێ شنەفتش سداوش ماتەم بێ تەن بێ بارکەشیش خستەی هیجراون بێ دڵ بێ مەنزڵگەی مەیلە شوێران بێ چ داو دێمەوە خاوکم وەسەر بۆ چ داو دێمەوە خاوکم وەسەر بۆ ئێسە تەمای من یازا یەڵەی تۆ معلوم بێوەنم حەسرەتڵ کێشاون معلوم بێوەنم حەسرەتڵ کێشاون پێی سەیر و سبحاو سەپاو دڵڕێشەن هەم ڕفێقم دەڵ
حق صحبة الكور ويم جويم خاضي موج ملوج دوس ويم جويم خاضي موج ملوج دوس تا أو بوجماو طلد سباولا من سير محاو سفم بتاولا جو بونو فدم استفاو بيزن دامنش لايق أي براويزن شيوهر إيران من كرم سير فام خوا حافظ دين بنيش وخير تو سروش وسير صفاو بختوا من ويل ويزاو سزاو سختوا تو هر سال شاو ويل بأناو زبو من هر لاو دردي هرم تاو زبو تو ويني بلبل مستخواو قل من چون باو يقش شول واو دل پري تراو حل پري من زامت هردو سلامت تاغو قيامل پري تراو حل پري من زامل هردو سلامل تاغو قيامل مامۆستا میگەن بۆ خزمەت جەنابیڵ خزمەتتان. هەر باسێکی عەرزم کرد جەسەرەوە بەرنامەکە ئێمە مێژوو فەرهەنگیمان جەناب ئیشارەی فرەفرەخاصڵ فەرماوە کە بە ئیشارە بە ئەپی چەند دێڕە شیعرەیە و دەقە مێژوویەکە و هەورامانی ئیمەم تامێ لە یەکەمەوە واسمێ مێژووی فەرهەنگی و شارەسانیەتمە حەدی قەڵگەڵەوە پێ دوێت بەڵێ مامۆستا میگەن هەر باسێکی دیارە من فەرمایشە گۆ جەنابیتەنە بە ئەنەم کە پێبەرکەوت کە فرا لەقڵ بە مێژووی هەن و هەرپاسێکی عەرزمان کرد سەرەتەوە و بەرنامەکەی و هەرپاسێکی جەنابی ئیشارە فەرماوە دیارە ئێمە سنووری دەستکردمان هەمجە کوردستانن هەمجە هەورامانن و ئیشارە پا چەند دێڕە شیعرێکە ڕەنگە پێمان مەنێ باوە یعنی ڕەنگە فرە و کەسا پسە شمە و مانان باسمێ پارێزنێ باشە ئیتر ئایا بە سەر و پۆس و ئاسکێوە نوویسییان پۆس و ئاهوێەوە پسە ماشمێ نوویسیا بە یاچەنی تا ئارو یاوان بەدەست و ئێمە جەنابڵ ئارە و هەورامانی و ئارە و ڕۆشنبیری و گەنجەکە و هەورامانی پێی پارێزنێ و پێی خزمەتکردەی پێی فەرهەنگ و کولتور و کەلەپورە دۆڵەمەنەیەکی ئێمە هەنما دیارە پسە مێژووی مشۆ چێشکەرمی یعنی بە نەزەر و جەنابی دەستکەوتێکی ئارە و بە ئاسانی بە سەختی تەبعاً یاوەنی دەسو ئێمە چەنی مشو وێمە بەرپرسیار بزانم چەنی مشو وێمە جە قەباڵشانە جەلاشانە خزمەت شاکەرمێکی نەفۆتیە پێی نەسڵ و داهاتوویمە من ئەفۆم کەرەبای قسەکەر و چنی خانمێ و ڕۆشنبیرێ هەڵ خەڵکو و پانیشت و کوردستانی خەڵکو و تەوێڵی بێ قسەم کردێ ماچۆ من با یەکسێ دڵنیال کردوەوە کە بەڕاستی فرە ناڕەحەت بیا ماچۆ ڕەنگە من 50 ساڵێتر کە ڕەنگە زاڤڵۆ من یان نەڤۆ من زمانێ و فەرهەنگێ و قسێکردێ و دڤنێوی هەورامی نەمەنوو یعنی بەڕاستی جەنابڵ ئینێ چەنی بین هەر واڵێ نەبیێنە هەر ڕەنگار بە هین هادی ڕەشید بەهمەید لە کتێبەکەشنە باسوانەیە کەڕۆ ماچۆ ئەگەر ئی وەزعی ئەپێسە بەردەوامە بۆ بلەوە 50 ساڵێتر باشوور و کوردستانی کەسەوە مەبینی بە هەورامی قسێکەوە ئایچ کۆمەڵێ چێوێژ هەنێ واسمە کۆمەڵە فاکتەری هەنێ واڕیای یەکەم دیمۆگرافیایی واڕیای واسمێ نەبیەی زوان تۆ گەرەکەەوە بۆ ئەگەر گەرەکەەوە بۆ زوانمەنەوە بە چێژمەنەوەی پایەکە و منەوە زوانی سەر و وێش کۆمەڵە چی وێ ئەساسێنی کە تۆ زوانەوەی پێگەوە جوگرافیل بۆ کۆمەڵە خەڵکەوە بۆ پا زوانەیە قسەش پەنەکەرەوەیان نوویستێ بۆ پانەیەکە واسمێ پەنەش بنوویسیەوە پیرە چێوا زوان پارێزیەوە وەختێچنە کە تۆ پێگە جوگرافیەکە مایمە پسە هەورامانی تەماشەشکەری خەڵکەکە جیاتیانەیە مڵکەکەش زیندەکەرەوە مێ مڵکەکەش ورەشە ورەشەوە یعنی تەماشەکەرە پێوە هەن ڕەنگە پێوە ئاشنا بوو ڕەنگە جەساسی گردووە منتەقە هەورامانیشە سانان تەماشەکەری ئینە تۆ یاگەکەڵ نەمەنێ دمەوانەیە کۆمەڵە خەڵکەکە چ نەمەنەوە خەڵکەکە جیاتیانە ئیسە کە تۆ حکوومەت بێ واسمێ پلانەوە چانش بۆ خەڵکەکە دەگایەکەوەڵان کردوەڵان خەڵکەکە بلو ئاگە تۆ کە وەخت و وێتەنە یاگەوێتانە نەبوو خۆتومەتاوی زوانی وە چوارچەوە و چوار دیوارانە پارێزنی وەختە کە تۆ لە شاری نەبی واسمێت لە شارەوە پسە سلێمانی نەبی تەنیا چوارچەوە یانەکە وێتەنێ تاوی زوانەکە بێت بەکارباری وەروانەیە زوان چوارچەوە یاگەنە جایسە باسوانەی کرد و
ئارێک واسمێ دماوانێکە خەڵکی ما بۆ واسمێ نوویستەی کە جەخوا زیاد بە واسمێ ساڵ 91 وەیەگە باشوور و کوردستانی یاگەوە بێن کە تاوی واچی دەسەڵاتی خۆجێیی بێن دەسەڵاتەوە کوردی بێن بەڵام چەنی ئانێکە ئەی دەسەڵاتە کوردیە هەرمانەش سەر و زیندەکردەوە هەورامانی نەکردێنێ و هەرمانێکش سەر و دیالێکتەوە تایبەتی کردە بەڵام جە ساڵ 90 ئی دیالێکتەیە کە واسمێ بە سۆرانی ئەشناسیابێ چاوەڵتەر هەتا جەدوهۆکۆ گێڕەش هەتا خانەقین و تەوێڵێ گربەر بە سۆرانی نوویسی بەڵام جە ساڵ 90 دما و دروستبیەی جەنگ و ناوخۆجە هەرێم و کوردستانی نەئاگێ ئادێ تاواشە منتەقە بادینانی کە حەق و شەرعی وێچانە کە یۆنسکۆ جە ساڵە و 1962 بڕیارەش بەکردنە کە گر کەسە تاوە بە زوان و ئەلایی وێش قسێکەڕەوە تەماشەکەری ئاێ بە کرمانجی سەرو کە بە بادینانی بوو هەتا نزیک و هەولێری سەر بە کرمانجی منویسا واناوە هەوەختێ ئینە وێش بۆ بە پایەوە گەورەی پەیانەی ئی زوانەشانە بۆکیەوە ئی زوانەشار لێ بێنە نەلە بەڵام هەورەمان نا تەماشەکەری دەسەڵاتەوە سیاسی کە جە چوارچێوەوە منتەقە هەورامانیش ناچیر و دەسینە هەرمانەوە کەرۆ کە ڕەنگە 400 ساڵە چێوەڵتر بەرنامەش پێنریا بۆرێ بەڵێ مەمسە گیان دەسوۆش بوو دیارە مێژوو سیاسی خەڵک و هەورامانی بەڕاستی نەیەک بەرنامە نەدوو بەرنامەی فرێش گەرەکێنێکی ئێمە سەرشەرە بلمێ و قسەش سەرکەرمێ بەڵام ئێمە پەیوەندی بەرنامەکەیما وە بەحس و ئارۆ بەرنامەکەیما بەحسی فەرهەنگی هەورامانی بێ دەسوۆش بۆ جەناڵە شارایی فرەفرە خاص فەرماوەی هەرپاسەکەی کاک سوبحانیش هەرپاسە بەڵام بینان وەشەویست و بەرنامە ئورومونی و ڕۆژڵاتیوی داوە ئەفێ تاوە نەکرد و باتەوە بە کەمی مەجای ماوە و کاتی ماوە مەجبورە تا هەفتە و دمایی کێمەوێ و خزمەتە دەستوەشیجە مامۆستا ئەمین حاجی زەڵمی و کاک سوبحان گەچینەی کەرمی هەفتەی دمایی وا دوانە تا پرەمڵە و کێجە باخەمەڵکی و هەورامانیەنە بیامێ خزمەتە و ئی بەحس و فەرهەنگ و مێژوو هەورامانیە ئێدامەش پرەندەمێ تا بەیاونەیەتری و دیدارێتر شادی بدێ شاخي حرام الله والله وين الوري عزيزي شاخي حرام الله بفاحك ذيك شابول عزيزي وكذيك شابول اخوة دري ووتني عزيزي دري ووتني
وير وشويني والله صيد وصيل القاية وابني صيد وصيل القاية أعزي حوله وما نكرنوه كاكي حوله وما نكرنوه يساوي ليالي ولك الله بواني قران ذي بخوة